ڕۆژین قەت نێڵی کەس مەجبورە کا بە شتێک کە خۆت ناتەوێت. جاهزة مال هسه قصدك قربان ئەی کوا ڕۆژین بۆ دیارنێ. روجين امتحاني هيا ئەمان هاتون ڕۆژین ببینن. ايه بو بيبينن هنوت امتحاني هيا والله چیە مە زۆر کەمە. ابي تريد واي بوتان نەزان بۆ سەگم لەم قاعانە قۆپیاکە. اماش بكش سيدنا بس سەردار بزانێت تووڕە نابێ. خاوە منم. ببینە ئەوە زۆر سادەیە. ئەوە لە ناو گەشتکە دادنی مۆبایلەکەی تریش لە ناو جلی ژێرت دادنی. اگر نتشت زانكو بشو بكات هەموو شتێکەوەی شوکە. برو زانكو من ضمنيام اما يارمتي وزينة بسيت ايار سي لەوانەیە تۆ بژ ئەگادار بە فشوشکە. اميش الزور زحمته من ناتوانم بيكم ئەلوشیلان بلوتوسەکەم ئیش ناکات. خاتون تۆ ئافرەتی کەس شکت پێ نابە. او اخر جارة ئەمە ئیشی تو نییە شوی کە شووی لەگە بڕۆدەی شیلان